ئەمە مرۆڤ هەموومان بە خۆشی و ناخۆشیات تێدەپەڕین، هەموومان بە هەوراز و بەشێو دەکەڕۆین، هەموومان تووشی تەنگ و چەڵەمەی زۆر و تووشی شاردی و کامەرانەیش دەبین. بەڵام زۆر گرنگە لەوانە هەمووی وانە وەربگرین، یعنی لەوانە هەمووی وانە وەربگرین، محاولە بکەین ئەو وانانەش هەر ئەگەر غەڵەتە دووبارەی نەکەینەوە، ئەگەر باشە هەرێ پێ بکەین، چونکە وانەی باش و وانەی خراپ لە موقفە ناخۆشەکانیش وانە وەردەگیرێت، لە موقفە خۆشەکانیش وانە وەردەگیرێت. لە بارودۆخ و باڵێن بارە ناهەموارەکان چ بەڵگەیەک و چ وانەیەک وەردەگری، ئەوەی تۆ وەکو ئینسان بیر دەکەیەوە ئایا چی وای کردە تو بکەوێ ئەو بارودۆخە ناخۆشە تاکو لە داهاتوو دووبارەی نەکەوێت. هەروەها لە خۆشیەکانیش وانە وەردەگریت بەوەی کە ئەتو چی وای کرد ئەو دڵخۆشی و کامەرانیە بەدەست بێنی، هەم بۆ خۆش و هەم بۆ دەوروبەرت، هەوڵ دەدەیت لە داهاتوودا ئەمان ڕێچکە بگریت، لە داهاتوودا هەمان کار بکەیەوە تاکو ئەمان هەستی خۆشی وەربگریتەوە. ئەمە من فەخر بە مامۆستایەتی دەکەم، مامۆستامە نزیکەی 22 ساڵە وانە دەڕێمەوە لە زانکۆ و جیاوازەکاندا، لە متەوەسط و ئاگادیوان دەستم نەبووێتەوە، بەڵام ڕۆژمان هەبووە لەگەڵ پرۆگرامەکان ژیاوی. بەس مەبەستم چییە؟ ئیشەی مامۆستایەتی یەک شتی زۆر گرنگی تێدایە، ئەویش بەخشین. یعنی مامۆستا واتە قوربانیدان، واتە بەخشین زۆر زیاتر لەوەی واتە وەرگرتن. کەواتە ئەگەر من 22 ساڵ لەگەڵ ئەو پەیامە گەورەیە ژیا بوو گەورە بوو بم، بەڕاستی ئێستا بەخشی بە هەموو نەوعەکانی، هەم بە مادی هەم بە معنەوی، وەتە بەشێک لە ژیانی من، وەتە بەشێک لە کەسایەتی من. ئەوەی من پێم خۆشە من جیا بکاتەوە کورسی هەیە لە ئەوەی من پێم خۆشە من جیا بکاتەوە لەوەی ئەوەی بڕی بەخشینەکەم زیاتر لە خەڵک ناڵم خەڵک نابەخشێت، بەس من جێبچەی ئەوە دەکەم، من پێشبڕکێی ئەوە لە خەڵکی دەکەم کە دەبێت من لە تۆ بەخشندەتر، من لە تۆ بەخشەتر، یعنی من لەوە مسابقەت لەگەڵ دەکەم، نەک لەوەی کە ئێستا زۆر کەسێ بەداخەوە مسابقە لەسەر خراپبوون دەکەن، مسابقە لەسەر چێ زیاتر ئازاری خەڵک بدات، چێ زیاتر ئەنانی و خۆویستە، کە من دەبێت ئەو پەیامە بڵێم کە ئەوە لە مامۆستایەتی ئەو سەرەوەدا وەکو گوتمان بەخشینی قوربانیدانی زۆر زۆر زیاترە لە وەرگرتنی. مامۆستایی پیشەیەکی هێندە پیرۆزە کە تۆ شەو نخوونی دەکەی کاوڕوانانەیە بەدەستێنی، دوای ئەوە بۆ ئەوەی تۆ سەربەرز بی بەرامبەر تەڵەبەکانیشت حاولە دەکەی دووبار لە شەو نخوونی دەکەیەوە تا خۆت ئامادە بکەیت بۆ وانەکەی ڕۆژانی داهاتوو و هەفتەی داهاتوو و مانگی داهاتوو یان ساڵی داهاتوو تاکو شەرمەزار نەبی ئەگەر پرسیارێک دەکەیت. کەواتە تۆ دیسان قوربانی دەدەیت، قوربانی دەدەیت بەوەی کە ساڵانێکی زۆر لە ژیانت تەرخان دەکەیت بۆ خوێندن تا ئەو وانانە بەدەستێنی، قوربانی دەدەیت بە شەو نخوونی و بە زۆر کاتی خۆت تاکە لەناو کۆری لەگەڵ تەڵەبەکانتی شەرمەزار نەبی و سەربەرز بی بۆی کە ئەو زانیاری پێیان دەدەیت هەم سوودی هەیە بۆ خۆیان هەم سوودی هەیە. زۆر جار دەڵێن مامۆستا مۆبە دەسووتێت تاکو ڕێگای خەڵکانی تر ڕۆشن بکاتەوە. من 100% ئەو بیرۆکەیان پێ ڕاستە، چونکە ئەگەر تۆ ئامادە نەبی شەو نخوونی بکەیت، ئەگەر تۆ ئامادە نەبی قوربانی بکەیت، ئەگەر تۆ ئامادە نەبی ماندووبی، ماندووبوونەکە ڕاستە بەشێکی بۆ خۆتە، بۆ وەکو دەڵێ خۆت سەرماندنی خۆت، تەحقیقاتی خۆت کە ئەگەر هەبێت، بەڵام زیاتری بۆ خەڵک هەیە، بۆ ئەوەی کە دێتە بەردەستت، بۆ ئەوەی تۆ بەرکەوتنی لەگەڵ تۆ هەیە، زادە هەر قۆناغێکی خوێندن بێت، قۆناغی سەرەتاییە، بناوەتیە، زانکۆیە، دوای زانکۆیە، یان هەر خوێندنی باڵایە، یان هەر شتێکی تر. ئەوە یەک لە خاڵە گرنگەکانە کە بەڕاستی هەوڵمدا من لە تەمەنی مامۆستایەتی خۆم ئەوە بکەمە بەشێک لە کەسایەتی خۆم کە تا بکرێت بەخشندە بم، بەخشندە بەو معنایە کە تۆ بەخشەر بی، نەک ئەوەی یعنی شت هەوڵ بدەیت سوود بە دەوروبەرت بگێت. ڕەنگە 100% سەرکەوتوو نەبیت، چونکە بێبەربەست نییە، چونکە ڕەنگە خەڵکانێک هەیە بەهەڵەیەک دەدەنەوە، خەڵکانێک هەیە ڕێگری دەکەن، خەڵکانێک هەیە ئیرەیی دەبن، ئەوانە هەمووی هەیە، بەڵام گرنگتر لەوە قەنەعاتی خۆت، باوەڕی خۆت بە بۆ پەیامی پیرۆزە و شێوازی گەیاندنیش جۆرا جۆرە. شێوازی گەیاندن هەیە تەنها ئەوەی لەسەرێکی ڕادەوشێکی زارەکی دەوێت دەبڕێت، شێوازی گەیاندن هەیە بە نووسین دەری دەبڕێت، شێوازی گەیاندن هەیە ڕەنگە بە هەڵسوکەوت دەری دەبڕێت. زۆر جار ئێمە لە هەموو قۆناغەکانی خوێندن مامۆستامان بینیوە، بە هەندێک مامۆستا ڕەنگە بە هەڵسوکەوتی بە تەعاملکردنی سەرسامی بۆیە هەوڵ دەدەیت تەقلیدی بکرێت، هەندێک مامۆستا ڕەنگە لە ئوسلوبی قسەکردنی شێوازی بەکارهێنان و ڕووخۆشی و زمان شیرینی و ئەوانەی دێوەدرێت، هەندێکی تر
مامۆستای خراپشمان هەبووە خراپ بەمانایە ناکە خراپ یعنی ڕەنگە بەدڵی مەدە بوو بەدڵی هەمیشتر بوو بەڵام لەوانەشەوە دەکرێت دەرس وەربگری بۆی کە ئەتۆ وەکو ئەولێ لەگەڵ م.بوخاری پێشەوە باسی ئەوم کرد ئێستا ئەو سێ ڕۆژە بابەتێکم لەدەست بوو لەسەر مامۆستای سەرکەوت و قوتابی سەرکەوتوو چێیە مامۆستا چی لە قوتابی دەوێت قوتابی چی لە مامۆستا دەوێت ئەگەر لەو جوانە لەو سێ ڕۆژە بە یوتیوب بڵاو دەبێتەوە لەو کەناڵەکانی پێداگەت مەبەستم چییە؟ یعنی ڕەنگە مامۆستای خراپمان هەبوو بێت هەر مەرحەلەیەک لە مەرحەلەکانی ژیان بەڵام زۆر گرنگە ئەتۆ چۆن ئیستیفادە لە خراپەکانیش دەکەیت بەوەی کە وەکو ئەوان دەبێت بەوەی کە وەکو ئەوان دەبێت کەسیش پێرفێکت نییە خۆ دەڵێ کەمال لێلا ئەو وانانەی ژیان من یەک چیرۆکی دکتۆر ئەحمەد لێرە دەزانێت لەبێژ دەکاتێن بەڵام چیرۆکی ژیانی شەخسی خۆم ئەمن هەموو شەکم کردیە ئیشی باڵێن دەستگیری دەستفرۆشی لەسەر شەکەڵا لە زۆر جێگای زۆر شتمەوە کە هەمووی فەخری پێ دەکەم بەڕاستی بەڵام ئەوانە ژیانێکی وایان فێر کردم کە بە ئاسان بەشت ڕازی نەبم بە ئاسانیش لە دەستی نەبم بە ئاسان بەشت ڕازی نەبم ئەوەیە مەبەستم ئەوەیە بەردەوام هەوڵی خۆم بدەم بۆی بدەمە زانیاری زیاتر سەرچاوەی ئەسڵی زانیاریە بە ئاسانیش لە دەستی نەبم ئەوەیە کە شتێکم وەرگرت نامەوێت بەس لەو خۆم بێت دەبێت دەوروبەرەکەشم ئیستیفادە بکەم سەرەتا ئەوە بوو یعنی لەو حیاتە زۆرەی کە بەڕێمان کردیە مەجموعەیەک مامۆستایەتیمان دیتیە ئیدارەمان زۆر دیتیە ئیدارەی جیاجیامان دیتیە ڕەنگە هەتا حەدێک پێکاری باوەڕ ناکە بەبیرم نابێ هیچ بوو یعنی بەسپاسەوە یعنی ڕەنگە لە متۆستە و شەرگیش دەکەم یعنی بەڵام دوکانشتم هەر هەڵبوو یعنی ئەوە کاتە بەڵام ئەوەستەم چییە ئەو وانانەی ژیان هەمووی بەرهەم و شیرەی ساڵانی تەمەن دیسان لە کارکردن لە خوێندنەوە لە تەعاملکردن لە سەفەرکردن لە هەر هەمووان هەوڵم داوە شتێک هەڵبێنجم ڕەنگە وەکو وانەیەکی بچووک وەکو وانەیەکی بچووک بۆ خۆم زۆر ئیستیفادەم لێ کردێ بەڵام حەزم کردووە دیسان ئەو بەرهەمە ئەو وانەیە بەس لەلای من لە سینەی خۆم حەبسی نەکەم بیکەمەوە هێرمەدەرێت تاکو ئەگەر کەسێک بە هەمان مۆقفدا بڕوە ڕەنگە سوودێکی لێ بێنێ من ناڵێت 100% هەر هەمووی دەتوانێت لەسەر خۆت جێبەجێ بکەیت بەڵام زۆر گرنگە لێرە بتوانێت هەرێکە لەلای خۆیەوە سوود لە وانە بدەیت سەرەتا بەش هەفتەی یان ڕۆژانە دووسێ ڕۆژارێک دووسێ دانە بڵاو دەکرایەوە لە پێیجی خۆم لە فەیسبووک و وانە سەرەتا بەس بە زمانی کوردی بوو ئەوە لەبەر اختصاسەکە و تەرجەمە و گەیاندنی سوودی زیاتر هەوڵماندا زمانی تریشی زیاتر ئەوە ئێستا بە دوو زمان لەبەردەست زمانی کوردی و زمانی ئینگلیزی لە داهاتوودا ئێستا کار ئیسماعیل هەیە ئیسماعیل دەوانی خەریکی تەرجەمەکردنیی لە بۆ عەرەبی لە داهاتووی نزیک تریشدا هەم لە بۆ فارسی هەم لە بۆ تورکیش وەردەگێڕێت کە ڕەنگە لە چاپەکانی داهاتوو هەم ژمارەکەی زیاد بێت ژمارەی وانەکان هەمیش ژمارەی زمانەکان تا زمان تا پێنج زمان بڕوە مەبەستم چییە؟ ئەو وانانە هیچ شتێک نییە بڵێ کتێبێک بێ وەرگیرا بێ و تەرجەمە کرابێ و دابێ ئەو وانانە هەمووی مەواقفی ڕۆژانەی یان بەسەر خۆم هاتیان یان بەسەر برادرێکی نزیکم یان بەسەر خزمەکەم یان موقفەکە بۆ خۆم تووشی بووم لە دائیرەیەک لە کارکردنێک لە شتێک هەوڵم داوە تۆزێک بە زمانێکی سادە هەندێک ئەدەبی دای بڵێژمەوە تاکو ئەگەر خەڵکێک سوودی لەوە بگرێت بەڕاستی وەکو وتم ئەو وانە و ئەو پەندانە لای خۆمان نەمێنێتەوە بەڵکو بڵاو بێتەوە بەسەر کاتی دیاریکراو نەبوو بڵێن با ئەو هەفتەیە مەسەلەن پێنجشەمەیە لەسەر جومایە با دووانە دروست بوو نە چاوەڕێی ئەوم نەکردووە چاوەڕێی ئەوم کردو تووشی مۆقفەکە بوو ئەگەر ئەوڕۆ ڕەنگە تووشی شتێک بوو لێرە لە هاتنم لە چوونم لە بینینی ئێوەی بەڕێز لەو ناقشێک لەو ناقشەکان ڕەنگە لە لای مۆبایلی خۆم لە نۆتەکانم هەیە یەک دوو کەلیمە دەنووسم بەڵام دوایی کە دانیشتمەوە بۆی ڕەنگە ڕێکی دێخمەوە دەیگونجێنم لەگەڵ لەو شتێکە لەبەرەوە هەندێک جار هەست دەکەی ئەو شتانەیە هەندێکیان پێشتر بەرچاوت کەوتێ بەڵام داڕشتنەوەکەی ڕەنگە جیاوازە زمانەکەی جیاوازە و هەتا حەدێکیش تەسەووڕ دەکەم هەندێک جار مەفهومەکەشی جیاوازە هەندێک جار ڕەنگە مەفهومەکەشی جیاوازە ئەو وانانەی ژیان دەبنێت چەند جۆرێک مەجموعەیەکیان هەیە
بۆ ژیانی ڕۆژانەوە بکات یعنی تەعاملی ڕۆژانە لەگەڵ خەڵکی چۆن دەکەیت هەندێک بۆ هاندانە هاندانی دێنجان و خوێنەران بۆ ئەوەی هەم زیاتر پەرە بە خۆیان بدەن هەمیش زیاتر بخوێنەوە هەندێکی تری بە تەسەووری من پەیامی مرۆڤانەی تێدا یعنی چۆن دەتوانی وەکو مرۆڤ ئەوەی لەسەرتە ئەو بەرپرسیارەکەی لەسەرتە وەکو مرۆڤێک هەم جێبەجێ بکەیت هەم هەوڵ بدەیت ئەگەر شتێک ئیزافە بکەی وەکو مرۆڤ کاتە ئەمن مەجموعەیەکیش بۆ وەکو بگورن کەلیمەی ئامۆژگاری مەبەستم ئامۆژگاریکردنی ئەوەی بەڕێز نییە مەبەستم ڕەنگە وەکو ڕاستپاردەرێ زیاتر کە چی بکەی باشە لە حاڵەتێک ئەگەر تووشی جاری تووشی حاڵەتێکی بۆ ئەوە بوو من نامەوێت دیسان کاتەکە زیاتر بە قسەکردنی یەکلایەنە بێ ئەو دانیشتە ڕەنگە هەموو ڕۆژ ڕێک نەکەوێت زۆر گرنگە سوود لە ئەزموونی ئێوەش بەربگرێت ئەوە هەندێک ئەزموونی بەسیتی ژیانی خۆمانە یان دەوروبەرمانە کە هەوڵمان داوە بە نووسینی سادە زمانێکی تاڕاتەیەک سادە بیخەینە سەر ڕووبەری ئەو لاپەڕانە و تاکو بکرێتە بەدەستی ئەوەی بەڕێز و سوودی لەوە بگرێت من دیسان دەڵێم خۆشحاڵم بەو دیدارە خۆشحاڵم بەو کۆبوونەوەی لەگەڵ ئێوەی بەڕێز دڵنیام زۆر شتی باش ئێوەشەوە فێر دەبێت چونکە یەک لە خاڵە زۆر گرنگەکان ڕەنگەیەکی لەوانەکانیش بێ ئەوەیە تۆ نابێ هەرگیز سنوور بۆ فێربوون دابێت سنوورەکان بۆ خۆت دای دەبێت سنوور بۆ تێربوون دابنێ مشکلە نیە بەس بۆ فێربوون نابێت دای بدەیت ئەوەیە لەوانەکانە نازانم ژمارە چەندە بەس ئەوەی تێدا هەیە چونکە من هەرگیز سنوورم لە بۆ فێربوون دانە ناوە من بەردەوام ئێستا ئەگەر هەر شەهادەیەکیشی بەبێ ئەوە لەلام ئاساییە من هەر کەسەکەی جارانم بەڵام هەر بە دوای خوێندنەوە و فێربوونی زیاتریش دەڕۆم بەڕاستی دڵنیاشم ئەو قسانەی ئێوە دەیکەن ئەو گفتوگۆ هاوڕێ دۆستانەی ئێوە بەڕێوەبردنی زۆر ئیزافەیەکی زۆر باش دەوێت بۆ ئەو باگراوندەی بۆ ئەو ئەزموونێ من و دەشتوان سوودی لێ بگەم لە وانەکانی داهاتوو و ڕەنگە لە نووسینەکانی داهاتووش من لە هەرەوەندە دەڕۆم زیاتر ئەگەر دەتای گفتوگۆ دەکەیەوە ئەگەر پێشتان خۆش بێ دوودانە هەروە بە سەریعی دەتوانن باسی بکەین یان خۆشە ئەم وانانەی زۆر بەلاتۆرە نایابن بێچان بخەیتەوە چ بە کوردی نزیک کە گیت و کۆمنتی خۆشتی لەسەر بدەین پێشەوەی دەکراوەڵا بکەین بۆ هاوڕێیان عەزیز واکی دەوانش زۆر بەشتان پێکرا زۆر باش بەڵام من هەموویان لەلا خۆشەویستە هەمویان بە ئەوەی خۆت نادرێنی بەڵام هەر بە عەشوایی یانی ئەگەر هەرچێک دابنێت یەک لەوانەکان 252 دەڵێن تۆ پێویست ناکە بۆ هەموو کەس بسەلمێنی کە تۆ چەند باشی هەندێک جار هەوڵدان بۆ خۆسەلماندن دەچێتە خانەی خۆکەمکردنەوە یعنی خەڵک چۆن بێت دەکاتەوە کێشە نییە پێویستش ناکات و هەموو شتێک بکەی هەتا بیسەلمێنی ئەمن چەند باشە زۆر جار ئەگەر لەگەڵ خەڵکێک کە ئەو بریاری پێشوەختەی خۆی دایە قەراری خۆی لەسەر توودایە حوکمی دایە ئەتووسی هەرچەند هەوڵ بدەی وەکوەوەی لەگەڵ دیوارێک پێی لەبەرەوە ئەگەر هەوڵ بدەی لەگەڵ کەسی وا کە خۆتی بۆ بسەلمێنی یان باشی خۆتی بۆ بسەلمێنی بەڕای من ئەو کاتەوە دەستە حاڵی خۆکەمکردنەوە یعنی خۆت کەم دەکەیەوە بەرامبەر ئەو شەخسەی کە ئامادە نییە هەرچی بۆ بکەی دانەوە دابدەی کە توو باشی ئەو بڕیاری پێشوەختەی خۆی داوە لەبەرەوە دەڵێم پێویست ناکە بۆ هەموو کەسێک خۆت بسەلمێنی کە تۆ چەند باشی هەندێک جار هەوڵدان بۆ خۆسەلماندن دەچێتە خانەی خۆکەمکردنەوە ئەوەی تر هەر لە تەنیشتی دەڵێ لەبیر مەکە قەت ڕێگای نادروست مەگرەبەر بۆ گەیشتن بە ئامانجێکی دروست هەمومان ئامانجمان هەیە هەمومان تەموحمان هەیە هەمومان خەونمان هەیە بەڵام ئەوەی لەوەش گرنگترە چۆن دەگێ ئەو خەونە چۆن ئەو ئامانجە بەدەستدێنی ڕەنگە دووسێ جۆر ڕێگا هەیە ڕێگای دروست هەیە کە ناخۆشی تێدا و ڕێگای ناشەرعی و نادروستی شەیە کە ڕەنگە بە ئاسانتر و بە قەدبڕ دەگێ ئەو شوێنە بەڵام ئەمن پێم وایە قەت خۆندێنی ئەو مستەوایە ڕێگای نادروست مادەم ئامانجەکەت پیرۆزە مادەم پەیامەکەت نیەتەکەت باشە دروستە ئەو ڕێگای کە هەڵی دەبژێری بۆ ئەوی پێبگەین بە ئەویش دروست بێت چونکە ئەگەرە تۆ گەیشتی ئامانجەکەی خۆت بەڵام ڕێگایەکەت نایاسایی نائاسایی ناجۆر بوو یان ناگونجاو بوو ڕابکە لە ژوورەوە خۆت مرتاح نابی هەرچەندە دەستکەوتێکت هەبووە ئامانجەکەت بەدەستی نایە ڕەندێک دوو ڕۆژیش دڵت پێی خۆش دەبی بەس دوای کەمکردەکەیەوە بە چ ڕێگەیەک گەیشتیە ئەو پلەیە بە چ ڕێگەیەک گەیشتیە ئەو ئامانجە ئەو کاتە وجدانت ئاسوودە نابێت
لەبەرەوە بەبییر مەکە قەت ڕێگای نادروست مەگرە بۆ گەیشتن بە ئامانجێکی دروست. لەوانەیە شتر دەڵێن وا تێنەگەیت بە تەنها هیچت پێ ناکرێت، چونکە دڵنیا بە زۆر کەس تۆی وەک پێشەم بوو نمونەی باڵا دەبێت. یعنی زۆر جار گەیشتینەوە حەدەی دەڵێ کێشەیەکەیە کاکە من چم پێ دەکرێت بەتەن ناوان نییە. زۆر کەسەیە تەمەنایەوە دەخوازی وەکو تووبی، ئەتۆ وەکو قدوە دەبینی، ئەتۆ وەکو مەسەل ئەعلای خۆی وەکو نمونەیەکی باڵای خۆی تەماشا دەکەن. ئەگەر ئەتۆ ئەو قسەیەت کرد و ئەو نەفەرانەی کە تۆ بە قدوە دەزانن جیان لێبێ بڕوا کە ئەوانیش بێومێت دەبن. بەڵام هەرگیز هەم لە ئاستی خۆت کەم مەکەوە بۆی ئەو قسەیە بکەیت چیمان پێ دەکرێت بەتەنێ. هەموو کەس شتی پێ دەکرێت، هەر یەکە لە لای خۆیەوە، چونکە هەر یەک لە لای خۆمانەوە پێشەنگی بۆ کەسانی تر، نمونەی باڵای بۆ کەسانی تر. مامۆستا لە لای خۆیەوە ئەگەر بڵێ من هیچم پێ ناکرێ وان نییە، چونکە زۆر تەڵەبە هەیە وەکو قدوەیەک تەماشای دەکات. بەڕێزت زۆر کەسەیە لە خۆت بچووکترە یان لە دەوروبەرتە تەمەنایەوە دەخوازی وەکو توی دەبێت. کەواتە نابێت بە هیچ شێوەیە تۆ ئەو قسەیە بکەی بڵێ بەتەنها هیچ پێ ناکرێت یان کەس بەتەنها هیچ پێ ناکرێت. من دەڵێم هەموومان هەرێکە شتێکمان پێ دەکرێت، هەموومان هەرێکەمان پێشەنگین بۆ کۆمەڵێک کەس، هەموومان هەرێکەمان نمونەیەکی باڵاین بۆ چەندین کەسی تر. کەواتە نابێت ئەو قسەیە بەسەر زارمان دابێت کە هیچ کەس هیچی پێ ناکرێت بەتەنها. یەک دوو شتی تر و دوای دەکەنەوە لە وانەی 97 دەڵێن دوگمەی بەختەوەری خۆت مەدە دەست کەسێکی بی. ئەوەی دەتوانێت تۆ بەختەوەرکە ئەوە خۆتی، یعنی ئەو دوگمەیە یان ئەو پلاکەی کە تۆی پێ بەختەوەر دەبی هیچ لە لای کەسی تر نییە، خۆشت نابێ بیدەیە دەست کەسی تر، لە لای خۆتە. بەختەوەری بەندە بە تێڕوانینی تۆ بۆ ژیان، بەختەوەری بەندە بەوەی چۆن تۆ ژیان دەبینی، چۆن تۆ دنیا دەبینی و چۆن لێی دەڕوانی، چۆن لە ژیانت بەردەوام دەبی. لەبەرەوە هەرگیز ڕێگەمەدا کەس دەست بەسەر دوگمەی بەختەوەری تۆدا بکرێت، چونکە دەبێت بەردەوام لە لای خۆت بێ. ئەگەر من بمەوێت بەختەوەر بم دەبێت ڕێگایەکی شەبێ، ئەگەر من بمەوێت دڵخۆش بم دەبێت ڕێگایەکی شەبێ. بەڵام دڵخۆشی من، بەختەوەری من، کامەرانی من هەرگیز لە دەست کەسی تردا نییە. دیسان دەڵێم لەگەڵ ئەو یەک لە وانەکانی تر یەک دەگرێتەوە کە گوتم کەس بە تەنهاییتی نەڵێ کەس بە تەنهاییتی پێ ناکرێت. هەرگیز شانازی بە یاسا شکاندنی خۆت مەکە، یعنی خۆت کە یاسایەک دەشکێنی شانازی پێوە مەکە. لەبەرچی دیسان لەبەرەوەی تۆ نمونە و پێشەنگی بۆ کەسانی تر. ئەگەر من یاسایەک بشکێنم و دوای ئەوە بە فەخرەوە باسی بکەم، ئەی ئەوانە چی بە من دەڵێن، چۆن تەماشای من دەکەن کە من وەکو قدوەی خۆیان دەبین، کە من وەکو نمونەی باڵا و کە من وەکو پێشەنگی خۆیان دەبینن بەڕاستی. لەبەرەوە خۆت دوور بگرە لەو کارە. یەک دوو نمونەی هاندەیانە ئەوەیە، من بە هەموو کەسێک دەڵێم بە خوێنەران و بە ئامادەوانی بەڕێز دەرێم، خۆت لە پشت گەورەی کەس مەشارەوە، چونکە تۆش مافی گەورەبوونت هەیە. یعنی هەرگیز خۆت مەخە پشت کەسێکی تر، ئەها من حیمای فلان یان لەگەڵ فلانی هیچ دەکەم یان لەگەڵەوە. باشە ئەو گەورەیە لە چاوی تۆ گەورەیە، بەڵام بە توش ئەو مافت هەیە، هەوڵ بدە بۆ ئەوەی هەم وەکو ئەو هەم ئەویش تێبڕێت. لەبەرەوە هەرگیز خۆت لە پشت گەورەی کەس مەشارەوە، چونکە تۆش مافی گەورەبوونت هەیە وەکووە. بۆ ئەوەی گەورەتر بی لە چاوی خەڵک، ئاماژە بە گەورەی خەڵکی بکە، ئاماژە بە گەورەی کەسانی تکە بکە. زۆر جار ئەوە خەڵکێک هەیە زۆر با بڵێن ئیرەی دەبا یان حەسوودی دەبا بە کەسانی تر، ڕەنگە گەورەی کەسانی تری ئەگەر باز بکە وا دەزانی ئەو پێ بچکە دەبتم. ئەگەر من بڵێم دکتۆر ئەحمەد کابرایەکی زۆر باشە، زۆر مرۆڤ دۆستە، زۆر زیرەکە، زۆر کەس وا بیر دەکاتەوە، ڕەنگە ئەوە کەمکردنەوە بی لەوەی کە من قسەکەم کرد. نه، من بە بێچاوانەوە دێبین. ئەگەر تۆ ئەوەندە باوەڕ و متمانەت بە خۆت هەیە، دەبی گەورەی خەڵکانی تر باز بکەیت، تاکو ئەویش هان بدرێ باسی تۆ بکە. مەبەستم نییە یەک بە یەک بێت، مەبەستم ئەوەیە ئەویش ئەو جورئەتە پەیدا بکە، ئەویش ئەو کلتورە بێنێتە ئارا کە
ئاماژە بە گەورەی کەسانی تر بکەین نەک ئیرەیان پێبین و گەورەیان بشارینەوە یان بچووکیان بکەین. زۆر باشە من ناڵێم حەزم لێ زیاتر بەڕاستی مناقەشە بێ زیاتر لەوەی کە من تەنایەک لایەنە قسە بکەم لەبەرەوە هەرەوە دەدەم ئەگەر حەزم لێ لە بەڕێزەوە شت بیست. زۆر سپاس کاک دکتۆر. دێنە لای ئازیزانمان ئامادەبووان خوێنەرانی بەڕێز کە لە خزمەتیان داین ئەوانەی کەم کتێبیان خوێندێتەوە یان ئاشنایەتیان لەگەڵ بەشێک لە وتەکان هەم بۆ ڕەنگە لە ڕێگەی سۆشەڵ میدیا و وتەکانیان خوێندێتەوە یان کتێبەکەیان مطالعە کردبێت کە خۆشە سەرنجیان بۆ چوونیان بزانین چه هەڵبەتە لەگەڵ دکتۆریش پێش قسەمان کردو ڕەنگە ئەو حەسب دەکات بە زمانی ئینگلیزی مداخلەی بکات لەسەر وتەیەک و وتەکان لە ئینگلیزیش نووسراوە ئەوە بە ئاماژەوە هەر ئامادەی بکراوە. قسەم دکتۆرشان. سپاس ئێوارەتان باش. ڕەنگە هاتوونم و ئەو قسەکردانی کە ئێستاش دەیکەم مفاجەیە هەم بۆ خۆم هەم بۆ کاک دکتۆر، یعنی ئەوە شتێک نییە بڵێن بەرنامەوە دارەژراوی من بێ قسە بکەم. لەبەرەوەی من تەمەنێکی دوور و درێژە لەگەڵ کاک دکتۆر بەیەکەوە هاوڕێین، بە تایبەتیش 4 ساڵ بەیەکەوە کارمان کردی. من دەمەوێت پێشەوەی قسە لەسەر کتێبەکە بکەم، چۆ کتێبەکە ڕەنگدانەوەی کە ساعەتی کاک دکتۆرە، چەند شتێک لەسەر کاک دکتۆر بڵێم بۆ ڕەفیقێکی نزیک. کاک دکتۆر کەسێکی زۆر واقعی و عەمەلیە زیاتر لەوەی خەیاڵی بیت. یعنی لە ژیانی ڕۆژانەیدا کاک دکتۆر شتێکی نییە خەیاڵ بڵێ دەمەوێت واقع. ئیتر هەوڵی لۆ دەدا و دەشکات. یعنی ئەمە یەکێکە لەو خاڵانەی کە ئەم سیفەتە لەو کاک دکتۆرە هەیە. و ئەوانەی کە نووسینێتی لێ بکانە ڕەنگدانەوەی کەسایەتی خۆیەتی لەبەرەوەی بەڕاستی من لەو 4 ساڵێک کە ڕاگری کۆلێژەکەی من بوو و من مامۆستا بووم لەلای ئەودا هەموو ئەوانم بینی گێت. بۆیە نە قسەکان نە نووسینەکان لۆ من شتێکی دوێ ئەوە بوو کە ڕەنگدانەوە لە کەسایەتەکەی هەبوو نەک ئەوەی زۆر جار بەسەر دەبینی نووسەرێ یەکێک دێ قسەیەک دەکات قسەکەی دەکا وەڵام واقعی عەمەلی وانیە ئەوەی لە کوردەواری دەنە ناو دوو کەوانە بڵێن زۆر جار مەلایەکان ئەڵێن بە قسەمان بکەن بە عەمەلمان مەکەن، بەڵام کاک دکتۆر دەی بە عەمەلی بکەین زۆر جار قسە بکەین. بەڕاست تا بڵێ پیاوێکی بەخشندەیە بۆ ئەو بەخشندەیە ئەو باسی کرد بە نەزەڕی من دەستە ناو چوارچێوەی ئەم دێرە بچووکە لای ئەو مرۆڤ جێگای ڕێزە نەک بەزەی. یعنی ئەوەی کە دەیداتە من لەسەر ئەساسیەوە نییە زژی بە من بسووتێ بەزەی بە من دابێتەوە بمداتێ بەڵکو لەسەر ئەساسیەوەیە کە ڕێز لە منەگەری بۆیە بە منی دەبەخشی. و یەکێک لە سفەتە جوانەکانی کاک دکتۆر کە ئێمان بەگزار وەکو ڕەفیقان بەخیلی پێ دەبێن بۆ ڕەنگە یەکەم جاریشە پێ بڵێن ماندیبوون نازانی بەڕاستی ئێمە ماندی دەبووین لە دووی. یعنی ئەوە هەیە مەسەلەن بۆ نمونە دروێنە دەکەی دروێنە زۆر جارەوانەی کە دروێنە دەکەن مەڵۆ هەرگریان لە دواوە هەیە مەڵۆ هەرگرەکان ماندی دەبن بەڕاستی ئێمە ماندی دەبووین لەو مەڵۆ هەرگرتنە بەڵام و هەر خەریکی دازێدانی خۆی و دروێنەی خۆی هەر دەکرد جار بەجی دەمانزێ ئیتر ئەمە یەکێکە لەو ئەوانە بەڕاستی. بۆیە هەمیشە من وەک خۆم وەک برایەکی گەورە و قودوەیەک تەماشای دەکەم و بەڕاستیش سوودم لێبینی. بەڵام ئەوەی کە دەمەوێت لەسەر کتێبەکە قسە بکەم ڕەنگە لایەنی زیانی زیاتر لایەنی ئەوە بی لایەنە زمانە کوردیەکە قسە بکەم. ئەم کتێبان دەک خەلەلی تێدایە بەواقعی لە ڕووی زمانەوانی لە ڕووی ڕێنووس لە ڕووی خاڵبەندیشەوە من یەک دوو نمونەی لە بۆی باز دەکەم کە لێرە ئەوە کتێبەکەم خوێندەوە ئیشارەم پێدایە. ئەو جارە من ئەوە دەڵێم ئەگەر ئەم جارە چاپی کاتەوە دەبێت کوردیەکە من تەماشای کەم چوەگە ئیزنم بدا من ڕەنگە کوردیەکەم باشتر بوو. ئینگلیزیم زۆر خراپە بەڵام کوردیەکەم ڕەنگە باشتر ڕەنگە. لە بەرگەی سێی پێشەچەکەدا کە تۆ دەیخینیەوە سیاقەکەی تۆزە سیاقەی کوردیانە نییە پێم وایە مشکلەیە بۆیە لە ڕووی زمانیەوە هەندێک شوێن پێویستیە پێدا بچیتەوە کە دەڵێن لە ڕووی زمانەوە مەسەلەن هەندێک شوێنەوە تەحدیدی دەکەم مەسەلەن بۆ بۆشتان بخوێن بدەرێت لایەکی تریشەوە مرۆڤ دەیەوێت بەردەوام بێت فێر بیت لە کەسانی تر و ئەزموونەکانیان لە ژیاندا بۆی ئەو پند و وانە و استراتیژیانە فێر بن کە کاریگەری ڕاستەخۆیان نەڕاستەخۆی ئەرێنیان نەبووە لەسەر شێوە ئازوو ئاستی ژیانیان هەستەکەم پێویستی پێ زارش لە سیاقی کاتەوە لە شوێنی دیکەش ئەم ئەوانەی هەیە چونکە تۆ دایمەن شتێک دەنووسی بە دەنجی بەرز بیخینەوە تێدەگەی سیاقەکەی مەشاکلی تێدا حتا بەرگەی پاشخانیش مثلا بۆ نمونە لاپەڕە 202 لە لاپەڕە 202 دا دەرێ ئەگەر ویستت ئاستی و شاری کەسێک بزانیەوە سەیری چۆنیەتی گفتۆ مەسەڵەن بزانە تەماشای کەلیمەی چۆنیەتیکەن دوو یا لێرە یەک یا نووسرا زۆر هەڵەی ئەوهای تێدا یعنی داوای لێ بزنەکەم لە ڕووی ڕێنووسیەوە دەمەوێت مەسەڵەن کە قسەکانەکەم قسەکانیشم بەڵگە بینەوە
لە لاپەڕە 252 دار خۆی خوێندیەوە خۆشبەختانە. مەسەلەن بۆ نمونە دەڵێ پێویست ناکە بۆ هەموو کەس بیسەلمێنی کە تۆ چەند باش یەکسەر نوختەی دادەنی. ئەمە لێرە دەبایە پارێزە من قوتەبی لەبەرەوەی پاشوی داواکاری ئەوەکەی پاش ئەوە کەواتەوە لە ڕووی خاڵبەندیشەوە. تەنانەت لە ئاخر قسەم دەمەوێت ئەوە بکەم، تەنانەت کە دوایە لە ئاخر کە بیبلیۆگرافیای خۆی باسەکە لەوێن دەروا دەزانی سەرنووسەری گۆڤار و کۆزان و ئیدیتەر وا دەزانی گۆڤار و کۆزان و ئیدیتەر یەک نزەلەنەتەوە یەک نزەلەنی هەری چەند گۆڤارێکی جیاوازە. من بە نەزەڕی من ئەوانە دەبایە ئەو واوانە بەشی زۆریان فاریز دەبات. من جارێک کە سوپاسان دەکەم لە ناخشەوە زۆر خۆشحاڵم گەنجە لێر دەبینم کە بەڕاستی جێگای ئومێدن کە خوێنەرمان هەیە کە بۆ من جێگای شانازیە سوپاسیش دەکەم. دەست داوێبوونەکەم زۆر سوپاسەوە تێبینیانە ئەکەیت هەمووی ڕەچاو دەکەین ئەکەیت کوردەکە دەم باشتر ئینگلیزیەکە ناوە زۆر سپاس دکتۆر نووسەرێکی زۆر باشە کوردیزانێکی زۆر باشە لەبەرەوە زۆر سوپاسی دەکەم لە تێبینەکانی ئەکەیش هەمووی ڕەچاو دەکرێت لە نووسینەکانی داهاتوونە کە لە چاپی داهاتوو لە نووسینەکانی داهاتووە. بس خوش كاركتر سباس كاركتر جنبه يا كابتن محمد فضل بله جان سرتا بس خوشی دارم كاركتر وكون آسان نفيش شمال كما تناغي دو إنجليزي لوارا بالنيا سامبو إصلاح الدين سباس كاركتر بيش أوي بسم الله خوێندنەوەی کتابەکە دەمەوێت چەند پرسیارێک ئاراستەی جەناب بکەم هەم وەکو تێبینی هەمیش وەکو پرسیار. سەرەتا تۆ باسی ئەوەت کرد وانەکانی ژیانم لە ڕابردووەوە دەستم پێ کردووە و کۆنتاکتم کردووە لەگەڵ سەردەمی ئێستا. ئایا ئەگەر خوێنەرێک ئێستا بخوێنێتەوە ئەو وانانە دەکرێت کۆنتاکت بکات لەگەر پاشەڕۆژی خۆی و ئەو سەردەما کۆنەی کەوا بەتیمان هێشت و ئێستا بەرەو دنیای مۆدێرن دەڕۆین. ئەوە یەک لە تێبینیەکانم بوو. دووەمیش ئەو جیلەی ئێستا یاخود ئەو ئینگلیزیە و خوێنەری ئێستا میکست کردووە تێکەڵاوت کردووە لەگەر ئەو کەلیماتە ڕابردووانە یاخود هەروە کەلیماتی نوێ و ئیبداعات پێ کردووە بە نسبەت ئینگلیزیەکە. ئەو دوو پرسیارەم هەبوو سپاس دەکەم کاکتۆر. و پێش ئەوەی یعنی بخوێنمەوە نەبخوێندێتەوە دەمەوێت بە پەرۆشەوە بچمە ناو خوێندنەوەی کتابەکەی. سپاس دەکەم. زۆر سپاس ئەوەی باسم کرد کە گوتم لە ڕابردووەوە با بڵێن هەمووی ئینسان کوتلەیەکە لە ڕابردوو ئێستا و لە داهاتوو یعنی هەمووی بەیەکەوە گرێدراوی یەک شتە. هەر ئەزموونێک کە ئەمن کردبم لە ڕابردوو تەئسیری لەسەر ئێستام هەیە کە ئێستاش دەیکەم تەئسیری لەسەر داهاتووم هەیە. بۆیە هەمووی تێکەڵەیەکە لێکتر. من دەڵێم کوتب ئەوانانە ڕۆژانە هەر مۆقفێک کە تووشم بووبێ یان ڕۆژانە یان لە حەیاتی خۆم ڕوبەڕووی بوومەوە جا چ چێشە بێ چ خیانەت بێ چ خۆشی بێ چ هاوڕێتی بێ چ دۆستایەتی بێ هەر هەمووی تێکەڵ کردووە لەگەڵ. چونکە پێم وایە ژیان یەک وەحدەی متەکاملە یا وەنێ بڵێ ڕابردوو تەواو خەتێکی دابنێ ئەوە هیچ عیلاقەی پێدانمە. ئێستا هەتا سبەی لێهەوە و لای خەتێک پێدا بنێ ئەوجا ئایندە دەست پێ دەکات. سنوورەکانی تێکەڵە ژیان لە ڕابردوو دەبێتە ڕابردوو دەبێتە هەوێنی ئێستا و ئێستاش دەبێتە هەوێنی داهاتوو. سەبارەت بە ئینگلیزیەکەی ئێستا ئینگلیزیەکەی قەدیم نیە. لەبەرەوە بەڕاستی ڕەنگە هەندێک جار تووشی کێشە بووبی لە تەرجەمەی بەڵام لە تەرجەمەکە هەوڵم نەداوە وشە بە وشە بیکە. هەوڵم داوە زیاتر مەفهومەکە بگەێنم بەوەی کە ئەگەر بەپێی ئەو خبرەت تەوازای خۆمان ئینگلیز چۆن هەوڵ دەدا بەو شێوەیە قسە بکایە دەری دوڕێ هەوڵمان داوە لەوە بێت. هەوڵیشمان داوە دیسان تابعەکی فێرکاری ژوەر بگرێت بەوەی کە خەڵکی حەزی لە تەرجەمەیە حەزی لە فێربوونی زمانە بتوانێت کەلیمەکان بدۆزێتەوە تا بزانێت چی لە چێ بە چ شێوەیە بەکاردات. زۆر سپاس خەڵبەت پێشوێن مداخلەیش وەرگرم مەزمەت زمانەکە من ئینگلیزیەکە خوێندوایان چێژێکی تایبەت بە خۆی بەڕاستیان داشتەی ئینگلیزیەکە داشتێکی خۆشانی ئەستان بێکات نەرسوونێنە ئەوە پێچێک لە خوێنەرەکان دەستێ محەممەد بس حەزەکەم بە جەنابێن پێشم پرسیارەکە دواتر ئینشاءڵڵا باش جەنابێن پرسیارەکەی ئاسایید کاتۆر دەستخۆشی لێ دەکەم
خەڵەت ئەمن بەشە چیم خێنیتەوە زۆر خۆش و زۆر چێکی لێوەردەگرین کە دەیخینەوە بەس یەک مڵاتی بیسکرد نەبوو ئەوانەی کە خوێنەرن یان ئەوانەی کە دەداتیان وانەکانی ژیان دەنووسن ئەگەر کورتەکی چیرۆکی وانەکانی لەگەر بە بەڕای من زۆر خۆشتر دەبوو خوێنەر لە مەشاهید و مواقفی ژیانی کە تووشی لێ بتوانین مەسەلەن وانەکی لێ بنووسی لەوەی خوێنەر لێوە فێر دەبوو باشتر دەبوو نازانم تشبیه نەبی تشبیه نەبی وەکو سەبەب نزولیان وەکو وەی دەڵێ سەبەبەکەی چ بووە ئەو نامەیە ئەو وانەیە داندا من بەڕای من ئەوە دەکرێت ڕەنگە لە بەرنامەیەکی ڤیدیۆی وا لە خەریکێکی لەسەر دەکەین کە لەسەر هەر وانەیە هەندێک قسە بگرێت ئەوە دەکرا بەڵام خوێنەری ئێستا ئەو جیلە گەنجە حەزی لە خوێندنەوەی کورتە حەزی لە شتی دوور درێژ نییە بەڕاستی ئێستا مەبەستشمان ئەوەیە وەکو ئەوەی ناوی لێ بنێن بروسکە پەیام یعنی وەکو بروسکەیەک تەلێگرامەکە لەوانەیە پەیامەکە بە زووترین کار بکات شەرتیش نییە ئەو موقفە دووبارە بێتەوە ئینسان کاینێکی ئەوەندە کۆمەڵایەتیە ڕەنگە هەرگیز دوو جار تووشی یەک شت نەبی بە 100% هاوشێوەی خۆی لەبەرەوە زۆر گرنگە ئەتۆ کە دەیخوینیەوە بە تێگەیشتنی خۆت تێبگەیت مشکلە نییە ئەوە مەبەستی منەیانە مشکلە ئەوەیە یعنی مەبەستەکەی من ئەوەیە تۆ بە تێگەیشتنی خۆت بە تێوانین خۆت بە پشتبەستن بە ئەزموونی ژیانی خۆت هەوڵ بدەی لێدانەوە بۆ ئەوانەیە بکەی و بیکونجێنی لەگەڵ ئەگەر قسەی دەکەی ڕاستە ڕەنگە جوانتر دەبوو ئەگەر چیرۆکەکە بەڵام ئەو کاتەش هەموو شتێک کەشت دەبوو وەکو دەڵێ هەندێک شتیش دەرێت المعنى تبقى بالشعر دەبی هەندێک شت ببینێتەوە سەرنجی خوێنەر ڕابچێشێ خوێنەر بە دوای شتەکان بکەوێ ئەویش هەوڵ بدە یعنی ئێستا نووسینی باشترین نووسینی ئێستا ئەوەیە کە تۆ چۆن دەتوانی خوێنەر لەگەڵ خۆت بێنێ سەر خەتەکە how to engage the reader چۆن دەتوانی وا بکەی خوێنەریش بێتە گرتۆ لەگەڵت بێ لەگەڕان بە دوای ڕاستیەکان لەگەڕان بە دوای وانەکان لە هەموو شتێک هەوڵ بدەیت ئەوەیەک لە ئوسلوبەکانی نووسینە ڕەنگە هەندێک جار دەچێتە بابی تەشویق کردێ هەندێک جار دەچێتە بابی ڕاکێشان یان سەر ڕاکێشانی خوێنەر بۆەوەی بەردەوام بێت زۆر سپاس سەرەتا سپاسی لێک دەکەم سپاسی ئامانجەکانی بەڕێزان دەکەم بۆ ئامادەم لەو کۆبوونەوە و لەو ساڵا چێبەستدام من ناوم ئەحمەدە مەرحەلەیەکی پەروەردەی باڵۆژم دەزان کوتشکینەوە کرد سەرەتا تۆ باسی ئوسلوبی گەیاندن کرد من دەپرسم نووسەران مامۆستایان هیچ پلانێکیان هەبە بۆی داهێنانێکی نوێ لە شێواز گەیاندن کە واتە دوو زمان بەکاربێنن لە یەک کات لەوانەیە لە مەبەستەکەم تێ نەگەیشت باڕوونی بکەمەوە لە کتێبێکەوە لەوانەیە زۆربەتان شارەزای کتێبم بێڵن ئاکتیڤ سکیل ریدینگ لە کتێبێ ئاکتیڤ سکیل ریدینگ وانەیەکی پێڵێن ساین لانگویج واتە زمانی یان بەد لانگویج یعنی زمانی دەستە گرنگتر لە کاتەکەش تەرکیزەکەیە کە لەسەروێ یەک دوو وانەشی تێدا لەسەر بەڕێوەبردنی کات لەسەر بەڕێوەبردنی تواناکان ئەمن دەڵێم عمرت دیاری کراوە محاولە بکە تواناکانت بەسەر عمرت دابشکە یعنی نەگە تو لە 15 ساڵیەوە هەتا 19 ساڵی خۆت بکوژی و هیچت پێ نەبینی ئەو توانایی کە هەیە ئەو بەهرەیە هەیە حاولە بکە بەسەر عمرت دابەشی بکە هەندێکی لە 15 ساڵی بگە هەندێکی لە 16 هەندێکی لە 20 هەندێک لە 25 تاکو بەردەوام بەخشینت بەردەوام بێت زۆر سپاس سپاس خات و ئاسیا یەکەم شتێک دەزانە دکتۆر هیمداد بەس دەکە تۆزە بەرزکە دەبی کەس دەگاتەوە پێشتر زۆر ناویم جێرێ بۆ زۆر باسیشان کردیا بەس ئەوها لە زۆر بە باشە تەبەن زۆر دەستخۆشی لە ماوسڵ خارج دەکەم چونکە ئەوە سائلە بووە بۆ ناسی مەنسیک بۆ کتێبەکەش بخوێنینەوە ئەمن کتێبەکەم زۆر خوێندەوە ئەو دووسێ ڕۆژێک کە کڕیم زۆر ئیستیفادەم لێ کرد بەس لەیەکیان لە لاپەڕە 92 وەزانم دەرێتن بۆی ئاسودەبی لە نێوان چاو و چاوی عەقڵ و عەقڵی چاو یەکەمیان هەڵبژێرە بەس ئەمن 5 جار تقریبا 6 جارش خوێنەوە هەر لێک زۆر باش دەستە خۆشی سیارکردمانیان هەر ئەو لاپەڕەی پێشینەوە توێک دەرێ بۆ ئەوی ئاسودەبی وانەیەک لە هەڵوەرینی گەڵاکان فێر بە ئەویش زۆر باش لەوەی دووەمەوە دەست پێ دەکەم کە بۆ ئەوی ئاسودەبی وانەیەک لە هەڵوەرینی گەڵاکان فێر بە ئەنیا تۆ ئەگەر
خەم لە هەموو شتێک بخۆی ئەگەر ژیان زۆر بە ئەهەمیەت وەربگری ئاسوودە ناکەی کو گەڵایەکان دەوەرن ئینسانیش دەوەری کەواتە سوود و خۆشی لە وەختەوە کە لە بەردەستە بەبەستەکەی ئەوە دووەمە ئەوەی تر وەکو مامۆستاش باسی کرد هەوڵدا وەکو دژیەکەک بەکاربێت یعنی من پێم وایە عەقڵ چاوی هەیە و چاویش عەقڵی هەیە ئەمن ئەگەر ئەو دوو اختیارەم بدێ کە بە عەقڵی بە چاوی عەقڵ تەماشا بکەم یان بە عەقڵی چاو ئەمن ئەوە یەکەم هەڵدەبژێرم مەبەستم وایە زیاتر تەرکیز لەسەر عەقڵت بکەی نەک لەسەر چاوت چونکە ئەو شتانەی دەیبینی مەرج نییە وەکو ئەوە بێت کە تۆ تێدەگەیت ڕەنگە زۆر شتی تر لە پشتەوەی ئەو بینینە هەبێت لە پشتەوەی ئەو دیمەن و ئەو وێنەیە بێت کە عەقڵی تۆ یان عەقڵی چاویشت پێی پێ نەبردووە تەنها عەقڵت دەیبینی ڕەنگە دوای تێگەیشتن دوای لێکۆڵینەوە دوای بیستن دوای پرسین ئەوجا پێی دەگەی وەکو ئەوەی مامۆستا گوتی ئەگەر بڵێ پێناسەی ئاو لەبۆ بکە لە کەسێک بپرسی کە تامەزۆی ئاوە ماملەکە ئاوی لەدیتێ لە سەحرایە ڕەنگە بەناوعەت وەسفی دەکا بەڵام ئەگەر یەکێک منداڵەکەی لە ئاوە خنکابی ڕەنگە ڕەچی لە ئاوی دکتۆر ڕەچی لە ئاوی زۆر دکتۆر لەبەرەوە ئەوەی دەیبینی مەرج نییە ئەوە بی کە چاوت پێت دەدات چونکە زۆر زاری حازەکان لە چاوە دەچی بەڵام ئەوەی گرنگە پرۆسێسینگەکەی لە عەقڵت چۆن پرۆسێس دەکرێت چۆن تەحلیل دەکرێت ئەوە ئیزافەی بۆ قسەکەی کار دکتۆرە لە زمانی عەرەبیشدا بەسەڕ هەیە بەسیرە بەسەڕ ئەوەی بە چاو دەبی بەسیرە دەوێت بە عەقڵ تصدیقی دەکەی یان فکری دەکەیەوە لە ئینگلیزیش سایت و ئینسایت سایتەوەی بە چاو دەبی ئینسایت ئەوەیە باڵتێکی شتە دەبی سپاس هاتو ئاسیا سپاس دکتۆر جان بێنوێرە ئەو کاکەیە تەنش هاتو ئاسیا دەست ئەمن ناوی جەنابەت من تابعي دكتور بوما لا رابطه وش حاب دارش مواد حاجي تفضل أبدالي عندك إيش كان ما دكتور برامو كفيني لو ما هو كباشة يعني وش حاب دارش بكريرة وشغلة لقوة شيء أو قريب براستي أو خوش حاب شيء كوا برنامج كتير مسلماني إنسان بدي بتعبت لو يكون خوێنەر باش و لە هەموو خۆشحاڵکردنەوەی کەوا دەبینم کۆمەڵە گەنجێک زیاترنەوەی کەوا تەمەەن دەبن ئەوش خۆشحاڵکردن دەکات و ئۆزاریەکەمی ڕاستن ئاشنا دەبن بە م.بوخاری خۆشحاڵ بووم ئەوە یادکرد لە بوونەکە زۆر سپاس دەکەم بەڕاستی و کتێبی کتێبی لەسەر کتێبەکە نسبەت هەزانم خوێنیتەوە بەڵام بە دڵنیاییەوە دەیکەمە و دەشخێنەوە ئەوە وەکو وتەی خۆم کە لێرە بەڵام وەکو پێشنیار هیچ پێشنیارێکمێ بەڵام برادەرە باسی شتێکی کرد کەوا ئەتوو چۆن پلان دادنی بۆ شتەکانی خۆت هەندێک شتەکانی باسی دەستخۆشی لێ دەکەم ئەو ئەمن بەو ئەزموونەکەمەی کەوا هەما حەز دەکەم یەک دوو خاڵ باس بکەم لەسەر ئەو بابەتە یەک لەوانە ئەوەیە کەوا مرۆڤ بتوانێت هەر ڕۆژێکی نوێ کە لە ژیانی دابێ گەورەترین پرۆژە چی هەیە لەو ڕۆژە بیر بکاتەوە بتوانێت ئەوەی بکاتن واتە گرنگترین چییە بۆ نمونە هەموو بە شتەکان دابڕێژێت دەبێت بۆ ڕیزبەندی بکاتن پێویستە سەرەتا چ بکات دوای ئەوە چ بکات پاشان چی بکات ئەگەر لە شەش حەفت خاڵەکە دە خاڵ کۆی بکاتەوە سەرەتا بێ خاڵی یەکەم ئەنجام بدات دواتر خاڵی دووەم جا خاڵی سێم و جا خاڵە لاوەچەکانی تر جاگەر بتوانی خاڵی سەرەکی جێبەجێ بکات ئەم دڵنیان بتوانی بەڕێکاری ئەنجامی خۆی ئەنجام بدات و هیچ سەرنج و پێشنیارە شمێ دوایە دەنادەبێ باسی شتێک شەوەندە ڕابردوو زۆر زۆر سوودم لە وانەکانی دکتۆر بەڕاستی دائیمەش لەو وانەیەکەوە لە بیرمە لینگویستیکسی بەڵێنەوە لە بەشی زمانی انگلیزی لە کۆژی پەروەدا نمرەم بەرز بوو دائیمە لە دەرسی و خۆشحاڵ بووم بەوە بەڕاستی یەک لە مامۆستای هەرە باشەکانی من بوو کە ئێستاش بە زۆری بەڕاستیم کە ناوی نووسین سوپاسی دەکەم هەر مامۆستای من ئێستاش وامش ئەو ڕێزکەی ئەوم بێتە خۆشحاڵم کە بووم مامۆستای انگلیزی سوپاسی دەکەم نام بلوغان على كولج بەڕێوەبردنی خوێنەر إنجليزي. مرحلة ثانية. مرحلة بمصر. ويا السن. طيب. ترجمتها بيتها إن شاء الله. من راسي دام كم كتاب في المواد. چونك راسي يعني بدون منا أنا نووسەر كتابة شو نسي وكنت كتابك يعني باسی کتێبەکەی کە لێرون منە
يعني شتێک لە دەربارەی کتێبەکەی بێتەوە تا خەرک عەزی لێ بکە و چی بخوێنیتەوە ڕاستی ینی خەرشی لێرە زیاتر بە بەرجی کتێبەکەی هەر لە خەرکی دەبینێت ینی زیاتر ئەوەیە بەس ینی من ڕاستە هەست دەکەم کتابی دەخوێنمەوە زۆر بەکەم زیاتر فیلمە گۆرانیەیان ئەو شتانێک زیاتر ینی زیاتر دەستنگەی زیاتر بەرەگرتنە شتەکانی من پێشنیارەکە بەبوو کتێبەکە جیهانیە جیهانیە یان خاص لە کۆمەلگای کوردی دووسرەیە یان نووسرەیە دو ئەوەش ئەوە جواب دەماتایەتی توێری وەڵای من بە مەبەستی کۆمەڵگەی خۆمان نووسین ئەگەر خەڵکێکی لە دەرەوەش استفادە لێ بکە ئەو باشتر بەس ئەمن مەبەستمەوە ئەمە قەردانی کۆمەڵگەی خۆمم مەفروض ئەو قەردان لە بۆوان جانە بدەمەوە دوایی هێشتا مەرحەلەی جیهانی بوون هەست دەکەم هێشتا مات بەڵام سەرەتا لەوە کۆمەڵگەی خۆمان یان کۆمەڵگەی میدڵ ئیستیان شەڕق ئەوسەد بەعام باس دەکەیت بەڵام زیاتر کۆمەڵگەی کوردەوەی هەروە دکتۆر لۆ نمونە ئەو کتابە چۆن کارێکوان لێ کردو کتابی بنووسی یەکەم شت کە فکردەوەی چوو کە کتابی بنووسی سەبەب چوو باسمان کرد لە مقدمەکەی دووبارە یەکەمەوە دیسان لە مهنەی مامۆستایەتی وای لێ کردم جارێ چونکە مامۆستا واتە بەخشی مامۆستا واتە قوربانیدان مامۆستا یعنی واتە بەرەوەبوون هەموو شتێک کات و شتێک وەردەگری ئیستفادەی لۆ خۆت بووە ناکرێت هەر لە لای خۆت حەبسی بکەیت هەر لە سینەی خۆت بینیاریەوە مەفروضە ڕێگە بدەی بێتە دەرێ تاکو خەڵکێکی کەش ئیستفادەی لێ بکە کە زانیم کە دوای ئەوەی بڵاو بۆ لە سۆشیال میدیا مەجموعەیەکی زۆر برادەر داوایان کرد کە پێشنیاریان کرد بکرێتە کتێب ئەو کاتە ڕەنگە سەرەتا لە بیدایەتی دروستبوونی فکرەی کتێب نەبووە فکرەی بە سۆشیال میدیا بووە بەڵام دوای کە ئەو بیرۆکەیە تاح کران لە چەند خوێنەرێکی بەڕێزەوە ئەو زانێک لەوانستانە بوو لە مەجموعەیە داوا کرا و مەجموعە کەسیش هاتنە پێش ئەو چاپخانە و دەستگاکانی بڵاوکردنەوە پێیان باش بوو ئەو بیرمان کردەوە هەم ئینگلیزیەکەش ئیزافە بکەین تا زیاتر تابعەتی فێرکاریش وەربگریت جگە لە ناوەڕۆ بکەیت لە ڕووی زمانەوانیشەوە بتوانین استفادە بکەین بەڵێ دەستخۆش هاتوو ڕێژنەڕمان بەرچووی دەستخۆش کاتتر ئەمە زوو دەرفەتەوە نەبوو کتابەکەی دەستخۆم ئانە ئەوڕۆ هەندێک سوتر هاتین لەگەر برام دانیشتین خوندمانەوە ئانە چونکە شتەکە ئەزموونی واقعیان زۆر خۆشن وەختی ئەمن لە شتێکی نەدەگەیشتنیان ئەو یەکترمان تێدەگاتەنە ئەو شتەوە ئەوە لە واقعی ژیانی خۆمانەوە تێدەگەیشتینەوە دەست خۆش بی زۆر جوانە کتابەکەت و سوودێت وەکو پرسیاریش پرسیارێکی وردەیە ئەتوو تازەش و سەرەتای سوشیانەکەش باس دەبەخشین کردوانە نازانم ئێستا کۆمەلگای خۆمان نازانم زەختی زۆر لەسەر تاچە یعنی زەختی زۆر لەسەر خۆت دەدرۆ فێربوونی شتەکان وەختی ئەتوو باسی بەخشینوانە دەکەیەوە هەموو مامۆستاش مەسەن کارکردنی بۆ چییە لەسەر ئەو بەخشینەی مەسەلەن لەوەی کە پێمە پوڵی بەخشن یان لەبەر چ بیبەخشن یان لۆ نەیبەخشم ئەسڵەن دەمێ بەڕاستیەوە وڵای نازەڵگەر تاوە لە پرسیارەکەی گەیشتمە بەس مەبەستمان مەبەست لە بەخشین یعنی ئەتوو زەختت لەسەر بەخشین کردەوە ئەنگۆ وەکو مامۆستا کە پیشەتان مامۆستایەتیە بەخشینە مەسەن کو پەروەردەی کۆمەلگا ئەو بەخشینە کو وەکو وتمان بەخشین ڕێگای زۆرە جارێ بەخشین کە دەڵێن بەخشین مەبەستمان لایەنی مادی نیە لایەنی معنەوی زۆر زانیاریەکە ئەوەیە تۆ خوا ئەو دەرفەتەی پێدای بخوێنی ئەو ئیرادەی پێدای بەردەوام بی ئەو جەوەی لە بۆ خەڵقاندی بڕوانامە بەدەستبێنی کە ئەوانە هەموو پێویستی بە سوپاسکردنە و قەرزیشە لەسەر دەبی بیدێ چۆن دەیدەیەوە یەکەم شت ئەوەیە ئەتوو ئەو زانیاریی کە خۆت کردەوە لە لای خۆت حەبسی نەکەیت لە لای خۆت لەبێشتی خۆت لە دڵی خۆت نەیهێڵیەوە حاولە بکێ بیدێ زۆر جار هەمومان مامۆستای باش و ناباشمان هەبووە زۆر جار مامۆستامان هەبووە بەڵێ عەبقەریە زۆر زیرەکە بەس معلوماتی نادا ئەوە بەخیلیکردنە لە بەخشین ئەوە ڕەزیلیکردنە لە بەخشین متاکدم هەمووشمان یان دیتیتمان یان دەیبینی یان دیتیتمان یان دەیبینی ئەوەی وا بکە ئەوە بەشتان تەواو لە پەیامی مامۆستایەتی نەگەیت
وەکو گوتمان مامۆستا واتە قوربانیدان، مامۆستا واتە بەخشی. بەس لەو دەکانشت هەر وایە ینی ئەم کە خۆوە هەندێک دەکان مەسەڵەن دیسان هەر لەسەر خۆ دەسەخت دەکا وا بکە بە خۆت وایە ئەوەیە چکە من ڕێژ نەخان مەبەستەکەم چییە؟ ئینسان وەکو مامۆستای دیش بەڕێز باسییان کرد ئەگەر هەرێکە لای خۆمان ئیشێک بکەین، ئەگەر هەرێکە لای خۆمان ئیشی خۆمان بکەین ئەو زەختە ناکەوتە سەر مەجموعە کەس یان سەر شەخسێکی دیاریکرا. مەبەستەکەی من ئەوەیە بەخشین بەشێکە لە ئینسانی بوون، یعنی بەشێکی لێک جودا نەبووەیە لە مرۆڤ بوون. ئەگەر تو بەخشینت لێ بکەیەوە پارچەکی مرۆڤبوونت نەقسە، پارچەکی نەقسە. لەبەرەوەشە بەڕاستی ئێمە زۆر جار لەو شوێنانێکە کارمان کردیان هەوڵماندایە بەخشین بکەینە کلتور، بەخشین بکەینە بەشێک لە کەسایەتی. هەتا لەبیرمە لە زانکۆیەکە کارم تێدا دەکرد لەبەرەوەی زانکۆیەکی تایبەت بوو، گرێبەست هەیە لە نێوان تەڵەبە و لە نێوان ئەو زانکۆیە کە دەی دەخوێنی. بەڵگەیەکمان زیاد کرد لەناو گرێبەستی تەڵەبەکەی، گوتمان ئەو تەڵەبەیە دێتە ئێرە ئەو ساڵ وەردەگیرێ دەبی کاتە خەوت دەکا 80 ساعات کاری خۆبەخشی بکە، وەکو مەرجە لەسەری دانرایە 80 ساعات کاری خۆبەخشی بکە. ئەگەر 80 ساعات کاری خۆبەخشی کرد لە ماوەی ئەو 4 ساڵە یان لە ساڵە چکاوی کرد یان بە 2 ساڵ بڕوا بکە ئەو خۆشیەی لە بەخشینەکەی وەردەگری بۆ خۆی دەبێتە هاندەرێک تاکو زیاتر هەوڵ بدات. مەبەستەکەشمان ئەوەیە ئەو پێشنیار و ئەو فکرەیە بڵاو بێتەوە بە هەموو جێیەکان تاکو وای لێدێ. ئێستا لە دنیاش هەموو جار ئەو مەسەلەی ڤۆڵنتریزم و مەسەلەی ڤۆڵنتیرز یانی زۆر باوە کە کەسی باڵێن خۆبەخش کار دەکا یان لەسەر بەخشین کار دەکەن. لەبەرەوەیە زۆر سپاس. تەنها دەتوانم یەک کەس وەربگرم ئەوانەی قسەیان کرد داوای لێبوون تەنها یەک کەس لەو مامۆستای لە دواوە نایجەنابێت ناو ئەحمەدە ئەحمەد پرسیارێک پێ لە خۆشی دەکەم بەڕێی جەنابتان ئینسان لە سەحاتێکی دەگاتە قیمەی دووبکەی بەختەوەری دووبکەی سەعادەت کە بزانی بارنی لەسەر هیچ خەڵکێک، یعنی بارگرانینی لەسەر هیچ خەڵکێک بوویە سەرچاوەی خۆشی بۆ دەوروبەرت. یعنی کەوا هەستت کرد ئەتوو هیچ بارگرانیەک نی لەسەر دەوروبەرت لەسەر هیچ کەسێک و هەستت کرد ئەتوو سەرچاوەی خۆشی بۆ خەڵکەکە ئەو کاتە ئەوەی بتکەی مرۆڤ دەست خۆش مامۆستا بەڕێز ئەگەر زۆر بەخێرایی باشی مامۆستا لە کۆلێجەکانی سەروەردا وانەی زیاد مامۆستایەکان فێر بکرێن بەخشەر بن زۆر دۆستە چونکە زۆربەی کێشەکانمان ئێستا هەمێشە بەناوە مامۆستای زۆربەی کێشەکانمان ئەوەیە مامۆستای تەڵەبەی کۆنتاکتی کۆنتاکتەکەی زۆر سەڵەیە یعنی دائما پستە هاواری سیەوەی بۆ مامۆستایەکی خراپە معاملەی خراپە ئینسانی زۆر خراپە حساب مرۆڤی لێ ناکات کێشەکەمان ئەوەیە کێشەکەمان ئەوەیە بیستن زانست نییە يعني بخشين زانست وكذا كيشين من زيادة الأول طلبة منصورة مجموعة يكون بالطبع يعني شهادة زايدة وفي كواني هم أمر نجومه زور للبيت يعني هو دورتهم أول ما وصلت كونتاكتي باش دائما بنعين لو دوسيتي أولا زور شيء هذه باش ترين نواني زور سپاس. برای من مرۆڤبوون بە دەرس وەرناگیرێت، يعني بنظري والناجري إلا بعملي ببراكتيزا كردن أجر من بمشتكي بتو فير كم أجر أتو بتمشتكي لمن فير بي لا من دتوان بزوري لمش كدبني لا أتوجد التالي بتوزي لمن ولد إلا دبي رنجي نابته ولا سلوك يعني رنجانوي أبي حكاسي أبي لسلوكي من رفتاري من نفسي من أو كاتا أجر أتو كتوامبو أو كاتا ولد وكو درس وكو مادة أمن لقلني ما تكبيم وعناو تردو يعني ما دەکرێ ئەوەی حەزی لە مامۆستا ئێستاش باو ناکەم ئینتزام بکرێ ئەگەر تو حەز لێرێ بەم کەتی تایبەت ئیشێکی کە بکەیە هەز دەکا ئیجبارە یعنی ناچارە دەستەوێت ئەو کاتە بەڕاستی ئەوە دەبێتە بارێکی قۆرس لەسەر پەروەردە و لەسەر منداڵەوانە دەست خۆش زۆر سپاس بۆ هەموو پرسیارەکان. من حەز دەکەم پێشەوەی سەرنجەی مامۆستا ئەشراف ئاراستەی مامۆستا سۆز ئاراستەی دکتۆر بکەم ماوەیە کە قسە لەسەر پێشەپێدانی مرۆڤی دەکەوێت زۆرێک لەوەی کە بازاڕێکی لێڵا بازاڕێکی
با بڵێن ناشرینە کە خەڵک تێدا تیجارەتی پێوە دەکات خەڵک خۆی پێ بەناوبانگ دەکات جەناب لەو بوارە ئیش دەکەیت سەد چییە لەسەر بواری گەشەپێدانی مرۆیی ئایا وەڵامت بۆ ئەو کەسانە چیە پێیان وایە گەشەپێدانی مرۆیی دەنابێتێ لە خۆ بەناوبانگکردن خۆدەوڵەمەندکردن فرۆشتنەوەی کۆمەڵە قسەی گەورە بە خەڵک من ئەوزانم هەموو گوێ لە بۆ خەڵکانێک لە نزیکەوە قسە مەلەوکردون یانی ئەو بۆچوونەکانیان محەممەد ڕۆژێت گوتم لێگۆ بازاریە هەتا دیرکارنجی نازانم شێوێن ویست نییە یعنی تەنها ئەو قسەی نەفەوت زۆر سپاس زۆر سپاس مەسەلەی گەشەپێدانی مرۆیی بەداخەوە ڕەنگە هەندێک جار بەلاڕێدا بردرابێ ئەگەر ناخۆی وانی ینی بەلاڕێدا بردرابێ بەوەی کە ئێستا بابەتی عەسرە بابەتی هاوسەرخە بابەتێکە کە زۆربەی کۆمپانیاکان هەتا حەدەک تاکەکان بەکاری دێنن یان سوودی لێ وەردەگرن بەڵام بخۆی وانییە بەس بەداخەوە نمونەی زۆر زەق هەیە کە بەکارهێنراوە ئیستیغلال کراوە بۆ مەسایلی شەخسی بۆ دەوڵەمەندبوون بۆ هەتا حەدێک جۆرێک لە گەندەڵی و پارە کۆکردنەوە و پارە پەیداکردن و ئەوانە لە ڕێگای یان ڕێکخراوەکان من دەڵێم هەیە بەڕاستی بەڵام وەکو خۆی گەشەپێدانی مرۆیی بەڕاستی ئێستا تەیارێکی زۆر زۆر باوە لە دنیای نوێدا لە دنیای کاردا لە دنیای بیزنس و لە هەموو دنیای تەنانەت لە بۆ ژیانی ئاسایی کۆمەڵایەتیش زۆر زۆر گرنگیانی هەر بۆ دۆزینەوەی کار نییە ئێستا ئەو نقطانە زۆر استیغلال دەکرێت ئەوەیە کە ئەگەر ئەتۆ دەورەی گەشەپێدانی مرۆیی ببینی ڕەنگە کارت باشتر بەدەست دەکەی ڕەنگە ئیشت باشتر بەدەست دەکەی سیڤیەکەت بەخۆتر دەبێت بەڵام دەبێت لەوە گەورەتر بیر بکەیەوە گەشەپێدانی مرۆیی بۆ بنیادانی کەسایەتی خۆت یان بۆ تەکمیلەکردنی کەسایەتی خۆت وەکو ناوەکەی یعنی ئەتوو گەشە بەلایەنی مرۆڤبوونی خۆت گەشە بەلایەنی کارامەییەکان و لێهاتوویەکانی خۆت دەدا ڕاستە ئەو گەشەپێدانە دەبێتە هۆی ئەوەیە تو دەرفەتی کار زیاتر بۆ بڕەخسێت ئەتۆ جیاواز دەبی لە کەسێک کە ڕەنگە دەورەی لەو خولەی دەبینیوە بەڵام بەڕاستی بڵێن ئێستا لە دنیاشدا ئەوەیە من ناڵێم ئەوەی گەلکاریگی وانەوانیە ڕەنگە بەڕستەکەیان ئەوان دیسان لەبەرەوەی زۆر قەدیمە بەلاڕێدا و هەندێک کەس وای لێ کردێت خۆی ناڵێم دژایەتی دەکەن مەسەلەی ئیبراهیم فەقێ و مەجموعەتی زۆرن کە ئەوانە بەڕاستی لە ڕۆڵی زۆر زۆر بەرچاویان هەبووە ڕەنگە مەبەستەکەشیان مەبەستی ئەسلەکەیان خۆپێگەیاندنی مادی نەبووە سەرەتادا بەڵام مەجموعەیەک کەس لە هەموو شوێنێک باش و خراپ هەیە لە هەموو شوێنێک بەلاڕێدابردن هەیە بەڵام وەکو خۆی بەڕاستی بەڕای من لە گەشەپێدانی مرۆیی یان پەرەپێدان دەتوانەکان ئەوە ئەرکە لەسەر هەمومان ئەگەر بمانەوێت سەرکەوتوو بوون لە ژیانی چ ژیانی کۆمەڵایەتی چ ژیانی با بڵێن بیزنس و کاردا بەڵام منیش لەگەڵ ئەوەم کە بەداخەوە نمونەی زۆر خراپمان بینیوە کە ئیستیغلالی ئەو لایەنە نەکراوە هەرەوە دەتوانم زیاتر ناوەسەوە ئەگەر سەرنجێکی خێرا بێت کە سەرنجێکی خێرا داویێکی لە بەشە دەرونیەکانە بۆیە ئەگەر ئێمە زانستێکمان هەبێت پێویستە کاشتێکی تر بەکاربێنی کە ناتوانێت جێگەی زانستەکەش بکرێتەوە ئایا ئێمە زانست دەروزانیمان هەیە چ پێویستمان بە گەشەپێدانەوە بەتایبەت یەکێک لە بەشەکانی دەروزانی کە پێویستە پۆست سایکۆلۆژی بۆ برێودانە بە توانەکانی مرۆڤ ئێمە بۆچی کار زیاتر لەسەر پۆست سایکۆلۆژی نەکەین بۆچی کاتی خۆمان بە بازرگانی و بەسەربرین کار گەشەپێدانی مرۆیە لە هەمووشی زیاتر وەک مامۆستا لەبەرەوەی شتێکی زانستی نییە ئەوەی هەڵدەستێت دوکتۆرە خوێندەوە ئەبێ بەڕاهێنە تەنانەت دووشە ڕاهێنەیەکی ئێستاکە لە چەمکە گرنگەکەی خۆی دەرچوو بەست خۆش سپاس بۆ سەرنجەکەن دەمەوێت بیرتان بخەمەوە لە کۆتاییدا زۆر زۆر سپاس بۆ دکتۆر هیمداد بۆ پرۆفیسۆر هیمداد بۆ کاتێک کە بێنە بەخشی پرۆژەی ترت ئەم چاڵەچێری بە کۆتایی دەگەێنێت ئەمڕۆ پێشتر کۆمەڵێک چاڵاچی دیکەمان کردووە پێم خۆشە لە یەکەم کتێبەوە کە ئێمە دەستمان پێ کردووە بۆ ئێوە بەڕێز باس بکەم مەلەیەک ژەڕەوت پەروەردە لە ڕوانگەی چەندخنەگرانەوە دکتۆر عبدالقهار ئەحمەدوهاب کە ئێستا لە کەنەدا مامۆستای زانکۆیە بەم شێوەیە دکتۆر باکێشمان کرد و گفتوگۆیەکی زۆر دەوڵەمەندمان لەسەر دواری پەروەردە کرد دوای ئەوە ڕێزدار مامۆستا ڕێبوار سوێلی کتێبی دنیای شتە بچووکەکانمان لێرە تاوتوێ کرد و گفتوگۆمان لەگەڵ کرد وەکو رێکخراوی خوێنەربردنی نووسەر خوێنەر ئەویش کتێبێکی ئیستاتیکی ئەدەبیانەی فەلسەفی بوو
دوای ئەوە کتێبێک بوو بە ناوی گەشتی عەقڵ نووسینی دکتۆر عامر شەریف دکتۆرێکی ئوستازێکی مەسریە لەگەڵ سکایپەوە لە مەسڵ توانیمان گفتگۆی لەگەڵ بکەین و هاوڕێیەکی زۆریش بەشدار بوو لەگەڵمان ئەمڕۆژ کتێبی وانەکانی ژیان 333 وانەکانی ژیان بەزدار بە پرۆفیسۆر دکتۆر هیمداد لەگەڵمان زۆر سپاس بۆ جەنابی دکتۆر پێم خۆشە لە کۆتاییدا مامۆستا ئەشواق وەکو سەرۆکی رێکخراوی دیاری سپاس و پێزانی لە رێکخراو بەدارێتی پرۆژەکردنی نێوان نووسەر و خوێنەر بەخشەی بە دکتۆر هیمداد و بەناوی خۆمانەوە زۆر سپاس دەکەین زۆر سپاس بۆ ئامادەبوونتان و داوای مامۆستاکەم بە چەپڵەیەکەوە ئەم دیاریە دەتوانن بەرنەوەقع و نووسینی دکتۆر طبعا والله توقعهم كذا يعني استناء وكل شيء لو بنسوي شو بنسوي أو أنا توقع كذا زۆر سپاس بە إذا حەزەکەم بەسێ لەگەڵ کتێبەکە